سڵاوتان لێبێت و ڕەمەزانتان پیرۆز و ڕۆژی هەموو لایە قوبڵ بێت. ئینشاءالله هاتین مانگی ڕەمەزانی پیرۆز دەبێتە مای خێر و خۆشبەختی بۆ هەموو لایە. لە جیهان مۆتۆرزەوە هەواڵی گەیشتنی ئۆتۆمبیلێکی نۆتان پێڕادەگەین. لەگەڵ ما بن. ئێستا لە جیهان مۆتۆرز ئۆتۆمبیلی تۆیۆتا کۆرۆلای کۆرۆزی 2021 بەردەستە بۆ ئەو کەسانەی ئارەزووی ئۆتۆمبیلی بەرز و هایبرید دەکەن. تایبەتمەندیەکانی ئەم ئۆتۆمبیلە مەکینە 18 پستنە و ئەم ئۆتۆمبیلە بە کارەبا کار دەکات و هەروەها لە تایبەتمەندیەکانی تری دۆستی ژینگەی و کەمترین سوتەمەنی تێدا بەکاردێت. بیریشتان نەچێت نرخێکی زۆر گونجایی هەیە. بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم ئۆتۆمبیلە دەتوانن سەردانی جیهان مۆتۆرز بکەن لە نزیکەوە ئاشنا بن بە تایبەتمەندیەکانی. ئەمانەوێت کڕیارە ئەزیزەکانمان ئاگادار بکەینەوە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا شەوانە کاژێر 9 تا 11 شەو پێشەنگاکانمان کراوە دەبێت بە بەرچاوگرتنی ڕێنمایە تەندروستیەکان. کاتێکی خۆش، خواحافیز.